شازادەی نەوڕانیە یارم نمونەی جوانیە شازادەی نەوڕانیە یار نمونەی جوانیە هەوێنی بۆرانیە لێری شعری فانیە سافۆک ئاوی کانیە جوانیەکەی ئەفسانیە جوانی ئەو دەمو لێوە نیعمەتی یەزدانیە باڵای وەکتو لە مێوە دوو سێوی لە فانیە بڵێم مێ سێوی داوە خەڵک دەڵێوانیە بەڵگەم هەیە دوو سێوی کە من لە خوارشانیە بەڵام بۆ کڕی نابێ بەو قات و گرانیە باڵاکەی داری مێوە سێوی عەیزەرانیە وەک بەشێتم لە تاوی ئەو شۆخە ئێرانیە ماڵەکە وەک دەشێتم لە تاوی ئەو شۆخە ئێرانیە لە خەیاڵم دەرنەسێت بە چرکە و بەسانیە باڵای مەتر و عەفتایە سینجی سانتی پانیە باڵای مەتر و عەفتایە سی سانتی میشپانیە سینجی گۆشەکی مەخمەر باوەشی بەتانیە لە ڕانیەدا دەنیشێ بە ئەستی ساسانیە شێخ سەعید نیگام دەکا بەندەکە کۆمیدی نییە ئای ئەو بەندە کۆمیدی نییە بەڵام زۆر ڕۆمانسیە ئەو بەندە کۆمیدی نییە فەقەت زار ڕۆمانسیە نەمان بۆ چاوێ جوانی خۆزگە یارێی من بای دوو شەوان بە حەڵاڵی ڕەبی قوربانت بێ گشتە و لێر و سلەیمانی حەدیسی یەشای جوانان بگاتە چاوەکانی من یەکجارم دیتووە وەسفی دەکا گۆرانی ئێمە شەریفی لێدا لێی دەبرە ژیانی ژیانی ئارام تەنیام لێ نەمرێن و ئوستادەتان دەزانی هێ من کەمال بۆی دەڵێن بە ژیانی ئۆزەلانی شێخ سەعیدم خۆش دەوێت باگشت دنیا بزانی ئەدی کاک هەردی گەردی ماڵ دەکەم چاوەکانی ئاسۆ گەردیم لێ نەمرێ ئەمە کامڕۆ چاومانی لەبۆ حەمەی کامڕۆ هەر دەڵێم بەلگۆرانی حاجی ئاغا دەدوێنم ئاغای نێو ئاغاکانی حەمزەی سێوێ لێم نەمرێ کاکە دیوان دەزانی دیوانی حەمزە سێوێ ماڵ دەکەم چاوەکانی لەدەست ڕۆژگاری سوفڵە داگرتم خەموماتم لەدەست ڕۆژگاری سوفڵە داگرتم خەموماتم ساداوەدا بشێوێم باکم نییە کۆڵ نادەم یارە ڕەحمی خێرت بێ زارزار دەڵێم ئەمنیشەم خانەعم وە خانەعان لە زۆر زۆر و لە کەم کەم یار دێتەوە خەیاڵم نەمۆ وەقت و نەمۆزە
وادي سامبو خيالا دسوت يمر من الشم دي دوان حمزة السيوي ممنون فيها وسادم أهلي خيلاني بجيني وتحسين تيدك رزقاري خيلاني شربي بيضل يينكم يمدد كماليات بجيني وفيصل تيدك خالا شاكا تدوينم شربي لبيرينكم اگر نيوي خون بيركم نيوي جاكا بيرنكم شيخ سعيد تدوينم عودو ساوي مازدكم تقولي ليدن 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 برازوانكم أنا الشيخ سعيد الترشي